جارێکی دیکە فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی کرانەوە، بەڵام چەند کاتژمێرێک داوامی کارکردنیان لە کاتی ئاسایی پێش پەتای کۆرۆنا کەمتر کراوەتەوە. بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی بە پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان دەستیان کردوێتەوە بە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. تاکو ئێستا کە کاتژمێر نوێیە 90 هاوڵاتی سەردانی کردوین بۆ دەرهێنانی پاسپۆرت بۆ یەکەم جاریا بۆ دووبارە بوونەوە. سەرڕێ ئەوانەی کەەوە هاتوون 89 هاوڵاتیی کەش هاتووە بۆ ئەوەی کەەوە پاسپۆرتە کۆنەکانیان وەرگرتنەوە. تێکڕای نزیک 180 هاوڵاتی ئەمڕۆ سەردانی کردوین، بەڵام هەموو ڕێو شوێنە تەندروستیەکان پەیڕەو کراوە لێرە وە خۆپارێزی تەواو هەیە. داوا لە هاوڵاتیانەکەین لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوەکەوە ڕێنمایە تەندروستیەکان پەیڕەوکەن، هەروەها خۆپارێزی زۆر ئاسانە، تەنها دەمامک و دەستێش بەکاربێنە خۆت و خێزانەکە پاراستووە لەم نەخۆشیە. لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان و سەلامەندی کارمەندان بەشێکی زۆر لە فەرمانگەکان سەردانیکەران پابەند دەکەن بە لەدەستکردنی دەستکێش و بەستانی ماسک کاتێک دێنە نێو بەڕێوەبەراتیەکان، بەتایبەت پاسپۆرتی سلێمانی ڕێشوێنەکانی تونتر کردوێتەوە، چونکە هەموو جۆرە کەسێک ڕوو لەم بەڕێوەبەراتیە دەکەن. بێگومان لە ئێستا نەخۆشیەکە گوایە کە زۆر بڵاوە و ڕاگەاندنەکانەوە خەنە بەرچاو بۆیە خاستەن دایرەی پاسپۆرت و چاوازات ئەوە زیاتر لە هەموو شوێنەکان پێویستە لەبەرەوەی هەموو کەسێ ڕووە کاتە ئێرە و بە شێوەیەکی عامیش یعنی کارمەندەکان ئێرە و هۆشیاریانە دەنە خەڵکەکە و ڕێنمایەکان جێبەجێ کراوە تا ڕادەیەکی باش. ڕێنمایەکان ڕێنمایەکی زۆر باشە، مووی بە خۆی جێبەجێ دەکرێت. داواکاریم لە هاوڵاتیانەوەی پابندبی ڕێنمایەکان بن و بە دەستکەش و دەمامکەوە بێن بۆ ئیشکاری خۆیان. بەشێکی زۆر لە فەرمانبەران نیگەرانن لە دواکەوتنی موچەکانیان لە کاتێکدا فەرمانگەکان کراونەتەوە و دەوام ئاسایی کراوەتەوە. دەبوو وەکو چۆن فەرمانبەران لە پاڵ مەترسی کۆرۆنا دەوامی ئاسایی دەکەن بیریش لە ژیان و گوزەرانی ئەوان بکاتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەوامی ئاسایی دەکرێت و فەرمانگەکان کراونەتەوە. ڕەمێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.